ئەم هاوپەیمانیەتیە هەرێمیە چییە کە عێراق داوای دەکات لەگەڵ بەڕێز مەشغەڵ کەولۆسی چاودێری سیاسی لە سەید سادق لە سنووری پارێزگای سلێمانی میوانی کوردستان 24 کاک مەشغەڵ سوپاس بۆ ئامادەبوونە. دەکرێت پێمان بڵێ ئەم هاوپەیمانیەتیە هەرێمیە چییە کە عێراق داوای دەکات؟ بەڵێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. لە ڕاستیە ئەتوانین بڵێن ئەو هاوپەیمانێتیە و هەموو هەوڵەکانی تری عێراق بۆ خۆ دوورخستنەوە لە کاریگەری و لێکەوتەکانی ئەو ڕووداوانەی لە سووریا بینیمان لە ڕاستیە پەرەقاژەی سەرەمەرگن، جۆرێکن لە پێشکەشکردنی هەندێک تاکتیک لە کاتێکا کە ئێمە توانین ئەگەر بە چاوی تەحلیلی قوڵ سەیری بکەین ئەوەی کە لە ناوچەکەدا ئەبێندە ئیستا پێوترێ غیابی دیدگای استراتیژیک قوڵ لە ناوچەکە. جا لە کاتێکا کە غیابی دیدگایەکیان تەختیتێکی فراوان پلانێکی یەکگرتوو نییە بۆ شێوازی مامەڵەکردن لەگەڵ ناوچەکە و ناوچەکە کەوتۆتە ناو نەبوونی هاوسەنگی استراتیژی. لەبەرەوە هەر جۆرە دیدگایەک، هەر جۆرە پێشنیارێک، هەر جۆرە دەرچەیەک پێشکەشکردنی هەر جۆرە دەرچە و پێشنیارێک بۆ دەرچوون لەو قەیرانە یا خۆلادان لە ئاسەوارەکانی ئەوەی کە لە سووریا و لە ناوچەکە ئەبیندێ و ئیسەش ئێمەوتین لە سەرەتای گۆڕانکاریە گەورەکە. لە ڕاستیە پێویستە هێزێکی گەورە، هێزێکی خاوەنی یعنی بۆ نمونە هێزێکی وەکو ئەمریکا کە لە سیاقی دەولی خاوەنی بڕیارە یان ئیستە لە ئیسرائیل، حتا ئەتوانم بڵێم تورکیاش ناتوانێت دیدگا پێشکەش بکات. تورکیا هەوڵەدا دەست و پەنجە نەرم بکا لەگەڵ بارودۆخەکان. گینا تورکیا بەشێک لە جێبەجێکاری ئەو پرۆژەیە. لەبەرەوە عێراق کاتێ یان سەرۆکی پەرلەمان هەر خۆی پێگەکەی لاوازە ئەمە لەلایەکی تر عێراق خاوەنی ئەو پێگە بەهێزە نییە لە ئاستە هەرێمایەتی و ئاستە نێو دەوڵەتێکە کە بتوانێت پرۆژەیەک پێشکەش کا بۆ ئەوەی ناوچەکە لەو دابەشبوونە سەر ئەوەی کە بۆچی پێت وایە نەک سووریانە حەج وڵات. با ئەو پرسیارە بکەم کاک مەشغەڵ، هەر بەڕاستی پێت وایە کە ینی دابەشبوونێکی دیکە سایکسبیکۆیەکی دیکە لە ئارادایە لە ناوچەکە؟ نازانی چۆن نەک هەر من ئەکرێ هەموو چاودێرانی کورد ئێمە نەقڵ ئەکەین حەقیقەت، یعنی ئێمە نەئاگامان لە پشتی پەردەی ڕووداوەکانە بۆی ئێمە زۆر لە قاڵبی خۆی تەحلیلەکانمان بکەین. نەک ئێمە شارەزایانی پلەیەکی ئەوانی کە پشتی پەردەی ڕووداوەکانە بینن و لەگەڵ یا ئەژین هەموو ئەوانە و ئێمە کاتی خۆیشی لە ئوتروحەی دەرچوونەکەمان لە زانکۆ کتێبێکە کە بە خۆشحاڵیەوە پێشکەشی جەنابی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیشمان کردووە، پێگەی کورد لە وێناکردنەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دەمە لە 2016 ئێمە ئوتروحەکەمان لەسەر ئەمە بووە. ئەوەی کە واقعە ئەوەیە کە ناوچەکەی ئێمە بە گۆڕانێکی جیۆسیاسی گرنگا تێپەڕێ. ئەم لێکەوتە گرنگەی ئیستا کۆمەڵێک هاوکێشەی سەرەتایی هەیە و کۆمەڵێک دەرەنجامی کۆتاییشی هەیە. ئێتۆ ناکرێ هەر لە خۆتەوە تەسریحات بدەی لە کاتێکە ئاگاداری پێشهاتەکانی پێشوەقت لەگەڵ لێکەوتەکانی ئیستەی نەبی. ئەوەی کە ئیسە ڕوەدا ئێمە بە دەقیقەن لە کتێبەکەمان باسمان کردووە. ئەمە نیشانەی چییە؟ نیشانی ئەوەیە کە تۆ بێ بەردەوام متابعە بکەی و بەردەوام زانیاریەکانی خۆت ئەبدەیت بکەیتەوە لەسەر ئەو بارودۆخەی کە هەیە. کێشەی سیاسیەکانی عێراق، کێشەی سیاسیەکان ئەوەی بەڕاستی نایزانن، یعنی ئیستا دێت لێدوانێکەدا پەیوان نییە کە وا ئەزانێت ئیتر ئەم لێدوانە تۆ فقط لە دوای ئەو گۆڕانکاریانەوەی کە لە ناوچەکەدا ڕووی داوە؟ نەک هەر ئەوە عێراق لە ژێر فشاری سایکۆلۆجی و فشاری سیاسی و فشاری میدیایی ئەو لێکەوتانەدایە کە ئیسە لە ناوچەکە لەبەرەوە هیچ وەکو چۆن کەسێک کە لە زیندان بێ هیچ کام لە لێدوان و هەڵوێستەکانی بینای سیاسی لەسەر ناکرێت. ئاوا عێراقیش لەبەرەوەی لە ژێر فشارایە نەک لەبەر شتیتر و لەبەر ئەوەی کە هێز و توانا و تاقەی ململانەکەی نییە لە ئاستە نێودەوڵەتی و ناوچەیەکە هیچ کام لە لێدوانی بەرپرسەکانی گرنگی. ئەوەی کە گرنگە بۆ واقعەکە ئەوەیە کە ئێمە بزانین ئیستا لە ناوچەکە چەند پرۆژەیەکی زۆر گرنگ هەیە. یەکەمیان پرۆژەی دەواازەی داودە کە ئیسا هەستەکەین لە تەجەلای خۆیایەتی. ئێوەرە تۆ پێم بڵێ تاکو ئیستا لە عێراق لە حتا لە هەرێمی کوردستانیش کام پرۆژە هاتووە تعریفی ئەم پرۆژەمان بۆ بکە، کام بیرمەند، کام کتێب، کام سیاسی، کام حیزب
کێ هاتووە لەسەر پرۆژەی داود ئەبجەدیات و مفرداتەکانیمان پێ بڵێ ئەمە لەلایەکی تر پرۆژەیەکی تر هەبوو کە هیلالی شیعی بۆ خۆمان نەزانی نیوەی دیلێت کراوە ئیستا توانین بڵێن بەشێکی زۆری هیلالی شیعی کۆتایی هاتووە ئەنجا پرۆژەی ئێمە ئەوەی هێڵی ئاوریشمی چینیمان هەیە کە پرۆژەیەکی ئابووری گەورەی جیهانیە لەم ناوچە کە تەبعاً تەداعیاتی سیاسیە بێ هەروەها پرۆژەیەکی ئەمریکیشمان هەیە دینە ئیبراهیمیەکان هەمووتان نەزانێ یعنی ئێمە ئەم سێ چوار پرۆژە پێویستە دقیقەن بزانین باسی چیەکەن و بزانین ئامانج لێیان چییە و کارکتەرەکانی کێن و تەداعیاتی استراتیژیشیان چییە ئێستا پێت وایە ئەوەی کە ڕوو ئەدا ڕێکەوتنی ئیبراهیمیە زیندوو کراوەتەوە ئەزانی چۆنە دادا ئیستا ئێمە چەند پرۆژەیەکی پێشترمان هەیە بەر لەوەی ئەم پرۆژانە گەڵاڵە ببێ پرۆژەی شەرقی ئەوسەتی تازەمان هەیە پرۆژەی شەرقی ئەوسەتی گەورەیشمان هەیە ئەمە دوو پرۆژەن بە دوو ئەبدەیتی جیاواز یان یەک پرۆژەن بە دوو ئەبدەیتی جیاواز لەوێ باسی کۆمەڵێک مفرداتی زۆر مهمەکە کە ئێمە ئیستا خاڵە ئەساسیەکانیە بینین بۆ نمونە پێتەڵێم لەوێ باسی ئەندازەگیری کۆمەڵایەتیەکە لە ناوچەکە ئەندازەگیری کۆمەڵایەتی مانای چی دقیقاً ئەندازەگیری کۆمەڵایەتی مانای ئەوەیە کە ئیستا لە سووریا و بیزاد لەگەڵ دروزەکان ئەبیندێ ئێمە سەیرەکەین ئەوەی کە لە تیۆرەکان هاتووە لە تیۆری پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بۆ نمونە ئیستا لە سووریا بە وردی و بە حرفی جێبەجێەکرێ باشە تۆ ئەمە ناوەنێکی لە کاتێکە ئیستا ئێمە هەمانە دوای ئەوەی کە سووریا بەو شێوەکە بینیمان بە شێوەیەکی دراماتیکی دیلێتەکرێ ئیستا سەیرەکەی دروزەکانە بنێ یەکێک لە پایەکانی خەبەر لە ناو ڕووداوەکانی سووریا ئەمە یعنی چی یعنی دروزەکان لە ناوچەی خۆیان سونە لە ناوچەی خۆی و بە هەمان شێوە لە عێراقیش بە هەمان شێوە وایە شیعە لە ناوچەی خۆی عەلەوی لە ناوچەی خۆی ئەمە وا ئەکات ئێمە بە شێوە ئۆتۆماتیکیەکەی نەک بە شێوە جەبریەکەی جیاوازی دابەشبوونی ئیستا لەگەڵ دابەشبوونی سەدەی 20 کە بە پێی بڕیاری سایکزبیکۆ و ڕێکەوتنی سایکزبیکۆ هەبووە ئەوی تریان دابەشبوونێکی جەبری بووە ئیستا بۆ نمونە کەس و کارت هەیە لە ئێران بە هەمان شێوە کەس و کارت هەیە لە عێراق ئەمە چی ئەم خەڵکە خزمانەی لەیەک جیا کردوێتەوە و یعنی بایەخی مرۆیی لایەنی مرۆیی نەبووە تەنها بڕیارێکی چی بووە بڕیارێکی جەبری بووە کە شتێکی دروست کردو ناوی ئێرانە و لێرە شتێکی دروست کردو ناوی عێراقە بەڵام ئەم جارە ئەم بڕیارە بەم شێوە جێبەجێ ناکرێت دابەشبوونەکە بەم شێوە نییە بە شێوەی ئەندازەگیری کۆمەڵایەتی ئەندازەگیری کۆمەڵایەتی ئەوەیە هەموو شیعەکان بە شێوەی خۆویستانە لە ناوچەی خۆیان کۆ ئەبنەوە دروست بە هەمان شێوە کورد بە هەمان شێوە ناوچەکانی تر بە هەمان شێوە ئەمە بێتەوە دروستبوونی لە نێوان ناوچەکان لەسەر ئەرزی واقع جێبەجێ ناکرێ بە هیچ شێوەیەک عێراق وەکو پێم وتی عێراق وەکوەڵێ لە ئاش دواکەوتووە لە ڕێپەلەپەلەکە ئیدیۆمێکی کوردی هەیە پێمان ئەڵێ لە ئاش دواکەوتووە لە ڕێپەلەپەلەکە ئەوێ بگاتەوە بە کاروان ناگاتەوە بە کاروان چونکە پێداویستیەکانی یاریکردنی لە ساحەکە نییە ئیستا ئێمە گۆڕەپانێکمان هەیە گۆڕەپانی زلهێزەکانە بەڕاستی گۆڕەپانی عێراق نییە عێراق کارتێکراوە عێراق کارلەکەر نییە ئەمە کەمکردنەوە نییە لە شەئنی عێراق بەڕاستی ئەمە دانانی عێراقە لە پێگە سروشتەکەی خۆی ئیستا ئەوەی کە بڕیار لە ئایندەی ناوچەکە ئەدا لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە لەلایەن وڵاتانی هەرێمایەتی کە وڵاتانی هەرێمایەتی خۆیشیان بەشێکن لە سیاقی یاریەکە خۆیان نەخشەڕێژی یاریەکە نین من ئەتوانم ئەمە بە فاک بسەلمێنم حتا تورکیا کە هەرچەند دەوڵەتێکی گەورەیە ئەوانەیە بەڵام تورکیا خۆی ئەگەر بێت و بڕیار بدەیتە دەست تورکیا و بەرژەوەندیەکانی تورکیا بەڕاستی ئەو پێی خۆشە سایکزبیکۆ بمێنێتەوە کۆی کە هەیە و حتا ئەوێ ویلایەتی مووسڵیش بخاتە سەر ئەوە ڕاستیە بەڵام ئیستا تورکیا بۆ ئەمە ئیشەکە کەمادەم ناوچەکە ئەگۆڕێ ئەوێ بەشدار بێ لە بردننی بەشێکی زیاتر لە کێکەکە ئەوەی کە بڕیار لە ناوچەکە ئەدا ئیستا لە دوای ئەوەی کە ئێران بە جۆرێک لە جۆرەکان بێدەنگ کراوە تەنها ئیسرائیل و بەرژەوەندی زلهێزەکان هەمووشمان ئەوەمان بینیوە ئێمە ئەزانین ئیسرائیلیەکان بە پشتبەستن بە توانای تەکنۆلۆژی زۆر گەورەی خۆیان ئەیانەوێ عمقی استراتیجی بۆ خۆیان دروست بکەن عمقی استراتیجی خۆیان چییە پێکاتوە لە چەند ڕەگەزێک ڕەگەزی یەکەمیان
ئەوان ئەیانەوێ لە محازاتی سنوورەکانی ئیستایان لەسەر سنوورەکانیان هیچ هێزێکی عەرەبی نەبێ، هیچ هێزێکی عەرەبی ئەوان نایانەوێت دراوسەی دەوڵەتێکی عەرەبی جیهادی بن، ئەوەتەی سەر دروزەکان خەتێکی فاسل دروستەکەن لە بینی ئیسرائیل و هەروەها لە باکووریشیان کوردستانمان هەیە. خۆ ئەمە هیچ نهێنێکی تیانی ئەوە کە ئەبینین نەتەنیاهۆ نەخشەیەک بەرزەکات و سنووری کوردستان ئەگاتە سەر دەریا و ئێمە لە چەند نەزەریاتی تر ئەوەمان شەرح کردووە کە چۆن کوردستان ئەگاتە سەر دەریا ئالیەتەکانی دروستبوونی دەوڵەتێک بۆ کوردچین لە ڕاستی ئەمەش بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی مەجای ئەوە نیە بە وردی باسی ئەوە بکەین. دەستەکانت خۆش بێ بەڕێز مەشخەڵ کەولۆسی چاودێری سیاسی زۆر سوپاس.